ئێرە شوێنی خنکانی دانیال و زانیاری تەمەن 4 ساڵ و 5 ساڵانە کە ڕۆژی شەمە بۆ یاریکردن و مەلەکردن لەگەڵ هاوڕێکانیان لە لێواری ئەو پرۆژە ئاودێریە دەکەونە نێو ئاوەکە و دەخنکێن. کەسوکارەکەشی دەڵێن پێویستە ڕێگاچارەیەک بۆ ئەو پرۆژە ئاودێریە بدۆزرێتەوە بۆ ئەوەی کەس وەکو ئێمە جەرگی نەسووتێت. ماڵەکان لە دەو ئاوینە ئەوەش مەشروعە و چونە دەو ئاوێ و مەلەوانیان کردیە و منداڵن و ئەوە ڕووتە لە قەزای خەبات ئەوە سیم نەکرایە یعنی ئەو دەو مەشروعەکەی ئاوێ داواکاریمان بەس ئەوە سیم بکەنەوە سیمەک لێ بدەن و ئەوەی منداڵ لەستنە ئاوێ. بەرگری شارستانی قەزای خەباتیش دەڵێت سەرەتا ئێمە وەکوون بوو ئاگدارکراینەوە نەک وەکو خنکانیان بۆیە دۆزینەوەی تەرمەکان کاتی پێویست بوو. ئاگدارکراینەوە کەوا ڕووداوێکی ونبوون هەیە ئێمە سەرەتاوەکوون بوو هاتین گەڕین بە دوای ئەم کەسانێکەوە ئەوە ناوەکانیان پێداین و وەکوون بوو ئاماژیان پێکرد گەڕین نزیکەی 4 سعاتمان پێچوو سعات 4 دوای عسر ئێمە توانیمان بەداخەوە یەک لە تەرمەکان بدۆزینەوە ئەوەی تریشکە زۆر گەڕای هەوڵی تاوامماندا بەڵام شەو تا تاریکمان بەسەداهات بووە لێگەڕانەکەمان هێشتەوە بۆ ئەمڕۆ بەیانی ئەمڕۆ بەیانیش توانیمان لەماوەی کەمتر لە نیو ساعت الحەمدوللا توانیمان ئەو تەرمەکەی ترش بدۆزینەوە. بە گوێرەی ئامارەکانی بنکەی بەرگری شارستانی قەزای خەبات لە ماوەی دەمانجی یەکەمی ئەم ساڵ تاوەکو ئێستا 17 حاڵەتی خنکان لە سنوورەکە تۆمار کراوە. ئێرە پرۆژەی ئاودێری قەزای خەباتەکە بۆتە مەترسیەکی گەورە بۆ سەردانیشتوانی ناوچەکە چونکە دووری نێوان پرۆژەکە و ماڵەکان تەنها چەند مەترێکە و دانیشتوانی ناوچەکەش داوا دەکەن کە لێرە بربەستێک دروست بکرێت بۆ ئەوەی هیچ ڕووداوێکی نەخوازرا و لێرە ڕوونەدات. بڕیار محەممەد کورساد نیوز قەزای خەبات.